یەکێکە لە بەناوبانگترین بڕەندەکانی جیهان لە ماوەیەکی کەمدا کڕیارەکان بە شوێن کاڵاکانیدا دەگەڕان. خاوەنەکەی بە تۆمەتی جیا زیندانی کرا. گوچی بڕاندە ئیتاڵیەکە. فاشن جیهانێکی تایبەت بەخۆی هەیە و لەو جیهانەدا چەندین کەس هەن کە هەنگاو بە هەنگاو لەگەڵ فاشندا دەڕۆن و تەواوی ژیانیانی داگیر کردووە. لەم نێوەندەشدا چەندین بڕاند هەن کە توانیویانە ئەو جیهانە بۆ خۆیان داگیر بکەن. یەکێک لەو بڕاندانەش گوچی ئیتاڵیە. گوچی یەکێکە لە بەناوبانگترین بڕاندەکانی جیهان کە پێگەیەکی تایبەتی لەناو کڕیارەکانیدا دروست کردووە بە جۆرێک کە لە هەموو جیهانەوە مەلیۆنەها کڕیاری هەیە. بڕاندی گوچی لە ماوەی چەند ساڵێکی کەمدا توانی ناوبانگێکی زۆر بەخۆی بەدەست بهێنێت لەسەر ئاستی جیهان دەربکەوێت. ئەوە ژوای لێکرد ببێتە یەکێک لە بەناوبانگترین بڕاندەکان لە دیزاینکردنی پێڵاو و جانتا و بابەتی جوانکاری و جلوبەرگ و چەندین شتی تریشدا. ئەم بڕاندە لەلایەن کەسایەتیەکی ئیتاڵیەوە بە ناوی گۆچیۆ گوچی دامەزراوە. سەرەتا لە ساڵی 1906 بەکردنەوەی دوکانێکی بچووک دەستی پێکردووە. لەو کاتەدا لەسەر پیشەسازی چەرمکاری دەکرد وەتوانی لە ساڵی 1920 یەکەمین جانتای تایبەت لە دیزایانی خۆی دروست بکات. لە دوای هەوڵ و تێکۆشانی زۆر گوچی توانی جێگەی خۆی لەناو کڕیارەکانیدا بکاتەوە بە شێوەیەک چیتر پێویستی بە ڕیکلام نەبوو، بەڵکو بەهۆی بەناوبانگیەوە کڕیارەکانی خۆیان بە دوایدا دەگەڕان بۆ ئەوەی بەرهەمەکانی بکڕن. لەگەڵ زیادبوونی خواست لەسەر بەرهەمەکانی گوچی هەستا بەکردنەوەی یەکەمین کۆگە لە شاری ڕۆما لە ساڵی 1938 و دروستکردن و دیزاینکردنی جانتا و پێڵاو و ئەکسسوارات. لە ساڵی 1951 دوامین کۆگای لە میلانۆ کردەوە. وێڕای هەموو ئەو سەرکەوتن و ناوبانگە باشەی کۆمپانیەکە بەدەستی هێنا، بەڵام تووشی چەندین کۆسپ و ڕێگری هاتەوە. یەکێک لەوانەش لە ساڵانی 1970کاندا بوو کە گوچی تۆمەتبار کرابەوەی کە باجی نەداوە و دەستگیر کرا. ئەو ڕووداوەش بۆ هۆی ئەوەی تا ڕادەیەکی زۆر ناوبانگ و نازناوی شوێنەکەی لەدەست بدا و کڕیارەکانی کەم ببنەوە. بەڵام گوچی لەگەڵ هاتنە دەرەوەیدا کۆڵی نەدا. ئاوڵ و تێکۆشان توانی دووبارە بێتەوە ناو دنیای فاشن، بە تایبەتی لە دوای ئەوەی ئەرکی دیزاینکردنی بەخشی بە تۆم فۆرت. لە دوای ئەو ڕووداوانە و بۆ بەرەو پێشچوونی کۆمپانیاکە هەستان بە دیزاینکردن لە بواری جلوبەرگی خانماندا، دواتر پیاوان و منداڵانیشیان ئەنجامدا. هەروەها چەندین بۆنی گرانبەها و کاتژمێری دەستیشیان دروست کرد. لە هەموو لایەکەوە خواست لەسەر کاڵاکانیان تا دەهات زیاتر دەبوو، چونکە تەواوی دنیای فاشنیان داگیر کردهبوو. بەو شێوەیەش گوچی توانی لەسەر کورسی سەرکەوتن دابنیشێت و توانی ناوێکی پڕ لە ناوبانگ و جیهانی بۆ خۆی تۆمار بکات. تاکو ئێستاش یەکێکە لە بەناوبانگترین ئەو بڕاندانەی کە جیهان بە تەواوەتی پشتی پێدەبەستێ و لە ڕیزی پێشەنگەکاندایە.